إلى الوسط. إيه. الوسط حتى اي يعني دعوة تأخرت أكثر من 3 أشهر، إن شاء الله اليوم صار يومين من إجينا. اتفقنا على كثير من المشاكل المتعلقة يعني أو العالقة حقيقة أكثر من سنة وأكثر يعني، تم مناقشتها مع معالي الوزيرة، مع السيد رئيس الوزراء. أقمنا جولات ميدانية لحقول الدواجن ولمجازر الدواجن ولسائلوات والصوامع اللي منشئة وفق قانون الاستثمار، وكذلك إلى أفضل مزرعة لصناعة البطاطا بالعراق يعني، وأيضا هذه المجزرة الحديثة المتطورة أيضا اللي احنا بيها الآن يعني. احنا عندنا مشكلة حقيقة. إما إسا وراس بكيشك من هي كبابتك أويا أو مريشكا هاورد كراواني يا خوالله أو هالكانا دوای ئەوەی کە ئێمە یاسێکی تایبەتمان بۆ مریشکانە دەرکردووە و باسمان لەو یاسایە کردووە کە بتوانین پارێزگاری لە مریشکی ناوخۆی بکەین و بتوانین لە هەمان کاتە پارێزگاری لە ژیان و گیانی هاوڵاتیان بکەین لە بەرامبەر بە مریشکە بەسەرچۆکان و هێلکە بەسەرچۆکان. ئەوەی ڕاستی بە ئێمە ئیمڕۆ لێرەجا ڕای دەگەێنین کە زیاتر لە 90% سەردانەکەمان یاخود کارەکەمان بۆ ئەو مریشکە و هێلکانەیە دوایەوەی کە ئێمە سەردانی چەندی شوێنمان کردووە و دڵنیاییمان داوەتە ئەو شوێنانە و ئێمە بەردەوام دەبین لەسەر دڵنیایی پارێزگاریکردن لە بەرهەمی ناوخۆیی بۆ ئەوەی بە شێوەی قاچاق نێنە ناو شار و یاخود بچنە دەرەوەی شاریش. و ئێمە ئەگەر بەردەوام بین لەسەر پارێزگاری و دڵنیابوونی هەمیشەیی بۆ بەرهەمە ناوخۆیانە ئەوە ئەتوانی گیانی هاوڵاتیان بپارێزین و بتوانین بەرهەمێکی ناوخۆی تەندروست بەرهەم بهێنرین. و ئێمە زیاتر لە ملیۆنێک هەلی کار دەڕەخسێنین بۆ ئەو کرێکارانی کە لە دەواژنەکان کار دەکەن و مەجگەر لەوەی کە بتوانین پارێزگاری لە گیانی هاوڵاتیان بکەین بۆ ئەوەی بتوانن مریشک و هێلکەیەکی یاخود بەرهەمێکی ناوخۆی تەندروست بخۆن. و ئێمە زیاتر لە ساڵ و نیوەیەکە ئێمە کار لەسەر ئەم پرۆژەیە دەکەین بۆی بتوانین بەرهەمی ناوخۆی پشتگیری بەرهەمی ناوخۆی بکەین و بتوانین بەرهەمێکی ناوخۆی باش بەرهەم بهێنین و بتوانین کارێکی باش بکەین بۆی نەک تەنها لەم بوارە لە چەندین بواری کشتتوکاڵی تردا سەرکەوتوو بین. و ئێمە ئەم سەردانی ئێمڕۆمان و سەردانەکەی دوێنێشمان زۆر بەسوود بوو و ئێمە توانیمان ڕێک بکەوین لەسەر ئەوەی کە بتوانین بەرهەمەکان لە باشوورەوە تاکو باکوور بە شێوەیەکی تەندروست بێت. و ئینشاءڵڵا لە کاتی گەڕانەوە بۆ بەغداد هەندێک کار هەیە لەوانەیە بتوانین ئێمە قەراری لەسەر بین لەلایەن وەزارەتەوە و ئەو سەلاحەتی کە دراوە بە ئێمە بتوانین قەراری لەسەر بدەین و بە تایبەتی لە بەرهەمە ناوخۆیەکان و بە تایبەتی بۆ جوتیارەکانی کوردستان و لە بواری لە هەموو بوارەکانەوە کە چۆن بتوانن وەزارەتی کوردستان ڕێبکەون لەگەڵ وەزارەتی عێراقا یاخود حکوومەتی عێراقا و بتوانی زیاتر لە 90% کێشەکان چارەسەر بکەین و بۆی بتوانین لە هەمان کاتە ئەو سنوورەکان کۆنتترۆل بکەین و بۆی بەرهەمێکی باش و تەندروست بەرهەم بێنین. و من زۆر سوپاسی ئەم بەڕێزانە دەکەم بە خێراتی ئێمەیان کردووە. زۆر سوپاسانەکەم بۆ ئەم کار ڕێکلامیە یاخود با بڵێم ئەوە ماوەی 2 ڕۆژەکە من سەردانی کوردستانم کردووە و سەردانی هەندێک شوێنی تر کردووە. زۆر سوپاسانەکەم. ئەگەر ئەنەوێت پرسیار بکەن یەک پرسیار بۆ هەموو کەسێک یەک پرسیار. جەنابی وەزیری کشتتوکاڵی عێراق لە زمنی قسەکانی باسی ئەوەی کرد اتفاقمان کردووە لەسەر دیاریکردنی کەمیەی
وەرگرتنی گەنمی جوتیاران لەلایەن وەزارەتی بازرگانی و بڕی ئەو پارەی کە دیاری کراوە لەلایەن حکوومەتی اتحادیە واضحە ئیعلانیان کردووە کە بە چەند وەری دەگرن بەڵام ئێمە مشکلەمان هەبوو لە دیاریکردنی کەمیە یعنی ڕێژەی وەرگرتنی گەنمەکە لە سایلۆکار لەگەڵ جەنابی وەزیر اتفاقمان کردووە لە دوو ڕۆژی ئایندە و بابەتە چارەسەر دەکەین. نعم ئەو بابەتەش چارەسەر کراوە بە سوپاسەوە بۆ جەنابی وەزیری کشت و کاڵ ئێمە لەگەڵ یەکتریدا اتفاقمان کردووە لەسەر ڕۆیشتنی بەرهەمە کشت و کاڵیەکان بۆ ناوەڕاست و پاروی عێراق و بە پێچەوانەشەوە هاتنی بەرهەمەکانی ئەوان بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان ڕێککەوتوینەوە لە دوێنەوە ئەو درگایانە کراوەتەوە. نعم أي عقبات ماكو؟ هیچ کێشەیەک نییە ئێمە ئێمڕۆ هاتوین بۆەوەی ئەم کێشانە چاوتێ بکەین و ئێمە کێشەکانمان چارەسەر کردەوە وە کێشەی هاوردەکردن بۆ کوردستان و لە کوردستانەوە بە هەمان شێوە بۆ بەغدا ئێمە ڕێکەوتوی لەسەری وە هیچ کێشەیەکمانێ لەو بوارەوە ئێمە تەنها ئەو کێشەی کە هەمان بوو دەربارەی بریشک و هێلکەکان بوو و ئەو کێشەیەش بەهۆی قاچاقی ئەو بەرهەمانەوە بووە بە هۆی هەوڵدانی حکوومەتی بەغدا و حکوومەتی کوردستانەوە ئیشەڵا دەتوانین دەست بەسەر ئەو قاچاقچیانە بگرین و بتوانین بەرهەمێکی تەندروست پێک بێنی لە بەسڕا بۆ ئێرە و لە ئێرەشەوە بۆ بەسڕا کە لە نزیکەوە جەنابی وەزیری کشت و کاڵ بە چاوی خۆی بەرهەمی کشت و کاڵی هەرێمی کوردستان بەرهەمی چێڵگە پەلەوەریەکانمان و سەربڕینخانەکانمان ببینێ سەربڕینخانەی پیرەمەگرونێکە کە لە سەربڕینخانەکە گەورەکانی سنووری پارێزگای سلێمانی حەزمان کرد جەنابی وەزیر لە نزیکەوە بیبینێت چونکە خۆتان دەزانن عادەتەن لەوانەیە دیعایاتی زۆر لەسەر بەرهەمە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بکرێ لەسەر بەرهەمی دەواجینەکانمان بکرێ ئێمە لەسەر ئالێتێک ڕێککەوتوین بۆ ئەو کێشانەی کە عیلاقەی بە هەناردەکردنی بەرهەمەوەیە بۆ ناوەڕاست و پاروی عێراق کۆتایی پێبێرین و ئینشاءالله لە بەیانێکی مشتەرەکدا لە ئیتفاقێکی مشتەرەکدا کە لە نێوان هەردوو لادا کراوە تەوقیع دەکرێ ئینشاءالله بە نەتیجەی سەردانەکە لە کاتێکی نزیکدا ڕادەگەێنرێت. دەستان خۆش.